پێشتر ویستم پرسیارێک بکەم بەڵام دیار برادەران زۆر پرسیارەکە حەزم کرد بەشدار بن پرسیارەکەم بیست ئاڕاستی داکاروای دیکەم سەبارەت بۆ تێیدە جوانانەی و خەتەرانی دەستخۆشی لێ بکەم زیاتر بۆ ڕوونکردنەوە پرسیارەکەەوە زانیاری وەرگرتن بۆ هەموومان لایەن داکاروانەوە سەبارەت بۆ تێیدە مفەتەرانە حەزم کرد باسمان چەند ڕەنگی هەیە مفەتەرەکان لای خۆی و ئایا لە چەند ڕەنگی هەیە و زانیاری هەیە و ئایا ئەمیش وەکو کەناری ڕەنگ ناوەجی ئەوانە ڕەنگیان هەیە تایە مەرغوبتر بێ لە چاوەوانی ترا بەبەست بۆیە هەروە کاکارۆن ئەگەر وەڵام هاتووە ئەگەر داکتۆران زیاتر لە ئەوروپا بووە لەوانەیە ئەو پێشەنگیانیان بەشداری کردوێەوە ئاگاداری زیاتر وەڵامی ئەومان باتەوە ئەی دیسانەوە لەو ڕەنگانەیە ڕەنگێک نەبێت مەرغوب بێ لە ئەوروپایە ئەو شێوەیە وەیان چەند ڕەنگی هەیە و زانیاری سپاس والله من وەکو ڕاست بەشداری بە هیچ پێشەنگایە هیچ واقعی نەدیوە بەس ئەوەی دەبێت لە مەعارەسەکانە سپین دیوە هەڵایش دیوە سەرفەڵەک دیوە سەوزم دیوە بەس وەکو ئەوەی بزانم معلوماتم هەبێ مۆزوعی ڕەنگ نییە لە مفەتەرە ڕەنگی مەرغوب نییە گرنگ حەجمی و جوانی بڵێن تێرەکە دەورە بینی نا بۆ مفەتەر بڵێن ڕەنگ کێشەی نییە ئەوە چەک ئاکسۆران لەم معلوماتی زیاتر هەبێت لەسەر ئەو بەشداری ئەو پێشەنگایانی کرۆ من خۆمە بۆ شەخسی بەدوانیتیانە زۆر سپاس کاکەڕاو سپاس بۆ سوالەکەی کاک دکتۆر پرسیارێکی گرنگ بوو نەگەر کاک دکتۆر تەنانەت کەناری ڕەنگیش گوتمان ئێمە لێرە کە پێڵین سەوز لەگەڵ کشمیشی یاخەنەیی کە هەر یەکە و خۆیان پێکەوە چنەوە سەر لە ئێمە باسی مفەدەل کرد ئێمە مفەدەل دوو شێوەی هەیە هەیەتی مەسەڵەن باسی زەردین زەرد تۆقی هەیە لەگەڵ باستیلی پێڵین ئێمە لەبێ پێوترێ شیمل و ئەندنزیف شیمل لەگەڵ شیملە مسابقاکە ئەندنزیفش لەگەڵ ئەندنزیفە کە بووە بەڵک بەڵکیش بە پێی نسبەتەکەیەتی لە سا 25 لەگەڵ سا 25 بەشداریەکە لە سا 50 لەگەڵ سا 50 لە سا 70 لە سا 75 لە سا سەیتر بێ بە میلانین یعنی بێ بە سەوز یا بێ بە ئافات ئەوانەوی بەیەکەوە بەشداریەکەن بۆیە باسمان کرد لە پێشەنگای یا پێشبڕکێی مانگی دای ئینشەڵا ئەگەر بێت 100 نوع باڵندە بەشداری بکات ئێمە 200 یەکەم و 200 دووەم و 200 سێممانە بێت چۆ ئێمە کاڵین 200 ڕەنگ بەشداریەکانی هەر ڕەنگەی ئەکرێ بە دوو بەشەوە نێر و مێ کە تۆ نێرەکان بەیەکەوە پێشبڕکێەکەن مێکانیش بەیەکەوە نێر و مێ بەجیا پێشبڕکێەکەن لەبەرەوە وتمان ئێمە لە پێشبڕکێ دایک حسابی ڕەنگەکرێ سپی لەگەڵ سپیا پێشبڕکێەکە زەرد لەگەڵ زەردە قاوەی لەگەڵ قاوەیان قاوەی خۆی لە ئەسڵا پێڵ براونی کەرە و شەکەرەکەی کە باسێکن کە ئێمە پێڵن هەوای هەچ پرسیارێکی پێ ئاز دەکەم بزانم ئەمەی ئەم لایەن چییە ئەوەی ئەو ناوەڕە ناروان زۆر عیبێتازی کردی ئەمە ئەوەی بیزانم ئەمە ئاکیە ئەمیشان ئاکیە ئەمەیان لە پاریسێت وا بەزیابێ بۆ بە منەوە کارەوەند دوو فەتین ئاجرێنم لەگەڵ پاریسیانێکە ئەو ماشەڵڵا خێرەکان جوانن یعنی ئینکاری لێ ناکرێت بەس ساتی ئەوەش کە دیارتی 2016 دیارتی 2015 ئەوەش دەورە بینێ بۆ خۆوتر بۆ پەڕەکەی کەتان خۆی یەکاتەوە بەڵام ئەمە خۆشی پێمان بڵی خۆشحاڵ بێت و بۆی بشزان جیاوازێکتە چییە کاک سۆرانجامی سوالێ لەسەر هێرەکانی خۆمەکەم حەزەکەم ئەو ڕەنگەی کە لە نارنجەکە بینیوتە کاک سالار ئێستا کاک سالار ئەگەر تۆ ئێمە با لێرمانداوە ئەم کەناریەکە ئێمە بین وەکو پێشبڕکێ باسی بکەین ئێمە وای دانی ئەمڕۆ ئەم وەکو کەناری ڕەنگە ئەم ئەمێرانە ماشەڵڵا زۆر جوانە ئەمە ئینکاری لێ ناکرێت بەڵام سێرێکی دیکەیان درێژتر لە دیکەیان ئەگەر ئەم دوانە بەیەکەوە بچنە پێشبڕکێەوە هیچیان ژمارە زیاتر وەرەگەن لە هیچیان لە درێژیان
ئەگەر سەری سافی بکەی سافی پەڕەکەی و بۆی بینن هەموودان ئەم تێران پەڕی سافترە ئەوان توولەکە ئەوان ئێمە بەم گشتی باسێکین بۆی بزانین لەسەر چۆن چی دەرەدەداگرێت لەبەرەوەی ئەبێت دێت ئەگەر چێ دە پێش بەرچەوە یەک پەڕی توولەکی دابی ئەکرێتە دەرەوە چونکە کەواتە حەقی خۆی نایلێتیە لەبەرەوە هەر لە ئەوڵ لەبەرەوەی توولەی چیایە حەقی خۆی وەرناگرێت باشتر وایە نێدە ناو پێشەکەەوە بەس ماشەڵڵا تێرەکان جوانن ئیشکردنی ئەوێت خۆشمان باسان کردووە کە وەک هەموو تێرەکانی پێی سلێمانی بەس ماشەڵڵا بۆ ئەو کاتە و هێشتا بەرەوانی پێنجای تێرەکان جوانن بەس وتم ئەبێ ڕەنەکان بکاتە سەر پەڕەکانی شانیان یاخۆ پەڕی باڵیان یا هێشتا ڕەنگەکان نەگەیشتەتە ئەوێ هێشتا توولەی پێم نەکردووەوە چون حاج کاتێ توولەیەکی ئامیان کرد ئەگەر بە شافەتەکە بەڵێ ئەمە مەقسەد ئەوەیە بۆی بزانین لەسەر چێ بەڵام بە ئەم ماشەڵڵا زۆر جوانن لە قەبارات دۆزێکیان لەوێت ناو ڕنگ بەڕاستی ماشەڵڵا زۆر جوان چێکە پرسیاریە لە کاگەر شیشتاخانی چەکە لەو بەخێوکەرانی دەلوخوار بەخێوەکە و ئینتاجی زۆر باشیە ماشەڵڵا لەوانەیە زۆرێک کتابنەی ناسن لەبەرەوە پێمان خۆشە کاگەرشیش باسی دەلوخوار باقا دەکوژە دەلوخوار نەکرێت بەڵام بەداخوا بزانم ئەمڕۆ کەسی دێنێ باسی تەیبی باوەندەی چێوی بکات وەکو پرسیروانەی هیواداری لەدا بۆ ئەوانیش ئامادە بن سێ لەسەر بکەن ئەگەر پێ کاگەرشیش بەربێت